Today, I'm excited to announce that we are adding 24 new languages to Google Translate. دوای 7 ساڵ لە هەوڵدانی بەردەوام بۆ کان حەسەن کە گەنجێکی دانیشتووی پارێزگای هەڵەبجەیە لە کۆتاییدا توانی زمانی کوردی سۆرانی لە پرۆگرامی وەرگێڕانی کۆمپانیای گۆگڵدا جێگیر بکات. دڵسۆزی و خۆبەخشیەکەی پایەی گرنگی وەڵامدانەوەی کۆمپانیای گۆگڵ بۆ کان دەڵێت مێژووی قوربانیدانی گەلەکەشم هۆکار بوون گۆگڵ پشگیری گەلانی چەوساوە بکات. من وەکو خودی خۆم خەڵکی شاری هەڵەبجەم ئەم هەڵەبجە کە من باسێکم کیما باران کراوە ئەنفال کراوە لە کوردستانە خەڵک ئەنفال کراوە لە کوردستانە کیما باران کراوە لە کوردستانە ڕاگواستن کراوە ئێمە پێویست ئەم زمانەمان دووبارە زیندوو بکەینەوە ئەمانەمان وتووە لە هەموو کۆبوونەکانە ئەمانە بوون ینی هۆکارێکی گرنگ بوون بۆی پرۆسەکە خێراتر بکەن وەک کۆمپانیای گوگڵیش بە هەماشەوە زیاتر جەختەکاتە سەر وڵاتانی کە وەک چۆن بڵێ چەوسێنراونەوە لەلایەن وڵاتێکەوە دەوڵەتێکەوە یاخۆی ئەوەی کە وەک چۆن بڵێ کە هیچ پاڵپشتێکیان نەبوو بێ بۆکان ئاماژە بەوە دەکات خەونەکەیان هەنگاوی گەورەتری لە بەردەمدا ماوە پێویستیشی بە حکوومەتی هەرێمە بۆ جێبەجێکردنی هەنگاوەکانی داهاتوو. هەنگاوی ئایندە یەک ئێمە سەرەتا لە ئێسایە ئیش بۆ سیستەمی دەنگیەکەن کارەی بکەین کە کاراکرا پێویستە ئەوەی کە من ئەم پێشنیارە ئەوەیە کە پێویستە حکوومەت تیمێ دروستگا بۆ سیستەمی دەنگ بۆی لە ئایندەدا سیستەمی دەنگ 7 ساڵ نەخیانێت لانی کەم ساڵە 2 ساڵ بخیانێت چونکە ئەگەر سیستەمی دەنگ هەبێت ئەگەر تیمێکی یەگرتوو هەبێت ناو حکوومەتی هەرێمە ئەو کاتە بە ئاسانی کۆمپانیای گوگڵ باوەڕ بەو داتە و زانیاریان ناکات چونکە ئەمە لەلایەن حکوومەتێک و پاڵپشتێکێ وەک لەوەی جیاوازتر لەوەی کە تاکێک ئیش بۆ ئەم پرۆژە بکە. لە ناو 127 زمان لەسەر ئاستی گیان تەنها 24 زمان جێگیر کران لەلایەن کۆمپانیای گۆگڵەوە. زمانی کوردیش بە دەوڵەمەندترین داتا توانی پێشەنگی زمانەکانی جیهان بێت. لەو 24 زمانە زمانی کوردی سۆرانی پلەی یەکەمی وەرگرتووە کە بە ڕێژەیەکی زۆر داتا زمانی دووەم نزیکەی 380,000 داتای هەیە زمانی کوردی سۆرانی نزیکەی 2,350,500 داتای ئامادە هەیە ناو کۆمەڵی گۆڵەت حەزەکەم ئاماژەوە بۆ بکەم یەک لۆبی گرنگە دوو خۆبەخشی ئێمە لۆبیمان نەبوو بەڵام خۆبەخشی وای کرد لە کۆمپانیای گوگڵ بێتە سەر ئەو بڕیاری زمانی کوردی بە شێوکی فەرمی زیاد بکە. بۆکان خۆی تەنها توانیوێتی زیاتر لە 1.5 ملیۆن داتا لە بەشی وەرگێڕانی گۆگڵ جێگیر بکات. بەشێکی زۆریش لە گەنجانی کورد پشگیری و پشتیوانی بوون بۆ دەوڵەمەندکردنی داتاکان. ئێستا بۆکان حەسەن کە دامەزرێنەری گۆگڵ کراود سۆرسە لە عێراق و هەرێمی کوردستان جیاواز لە پیرۆزبایی لێکردنی بە فەرمیش لەلایەن کۆمپانیای گۆگڵەوە بانگێشتی بۆ کراوە. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.